ڕۆژە 23 ئێوارە ئاگر هەلبوونێ طبعا مە 4 سیارە بێتین 4 تڕمێل مێتین ئەو 4 تڕمێلنەت خەملاندینە هەر سیارێک بۆ قەزایەکەیە یەکژێ بۆ سنتەری پارێزگا دۆکە دێل باژارە دۆکە خڕێ دێگەڕن دام بزانین کو ڕێڤەبەیرە گشت و گۆزارە ئاهەنگت باش بتین بۆ ئەوێ نەورۆزێ ڕۆژە ئەیکی نەورۆژی 21 سێ دەمە حەفلەکە مەزن هەبێت الگەلی کوردکی ڕۆژە دوێ جژنە نەورۆزی 22 سێ دێمە حەفلەک هەبێت ئاهەنگێک دێمە هەبێت القارقاڤە ڕۆژە سێ 23 سێ دێمە ئاهەنگەکە دی هەبێت الچای زاوە هەر هۆسا ئاهەنگ دێمە هەبن الشێخان والئامیدیە والئاکرێشک طبعا ئامار دێنە وەرگرتن بۆ ماوەی 10 ڕۆژە هەرش هەفتەی سێ هەتا 26 سێ پاشکەم دەزانین ژمارە گەشتیارە چەند هاتینەت پارێزگاها دۆکێدایە یعنی وەکی اون زانن ساڵە 2019 نزیکی 500,000 کەسێک داخلی پارێزگاها دەوەکێ بوو ساڵە 2020 کۆرۆنا بوو نزیکی 150,000 کەسێکی داخلی پارێزگا دۆکێ بوو ساڵە 2021 یعنی حقیقەتەن ڕێژە گەشتیارە گەلک زیاتر لات گەشتە نزیکی 1.5 ملیۆن هم باش زانن نزیکی 900 موقع سیاحی ما هي يعني جيت گەشتیاری مایتين يد ممولات بيدانين جبليت شعبي 205 جيت طبيعيش مایتين سروشتي مایتين وهروسا نزیکی 116 جيت بحواندنه وهي وك اوتيل وموتيل وجيدي مایتين نزیکی روزانه 15,000 کەسێکی ممكن پارێزگاها دۆکێ گەشتیارە وەرگرتن توقعات ما يعني روزانه الفيجيجني هەڕۆ 3,000 کەس داخلی پارێزگاها دۆکێ بێت